بەڵێ سڵاو لە ئێوە و لە بینەرانی بەڕێزیش بێتن. من زانیارەکانی ئیداری سۆرانەمەوێ بەوە دەست پێ بکەم کە ماوەی چەند ڕۆژێک بەر لە ئێستا ورسێک لە ناوچەی باڵەکایەتی لە هاوینە هەواری پڕژێ دیارە کوژرا بووە، گولەی بەرکەوتووە، نزیکەی 5 ڕۆژێک بەر لە ئێستا بوو. شەوی ڕابردوو 45 کەس لە تیمەکانی بەرگری شارستانی کە خۆی لە نۆ تیم ئەبینەوە بۆ 45 کەس بەشداریان کرد لە هێنانە خوارەوەی لاشەی ئەو ورچە لە هاوینە هەواری پڕژێ. دیارە ناوچەکە ناوچەیەکی کوێستانی و سەختە، زیاتر لە 3 کیلۆمەتر لاشەی ئەم ورچەیان بە پێهێناوەتە خوارەوە. دیارە هۆکاری هێنانە خوارەوەی لاشەی ئەم ورچەش بۆ ئەوەیە کە ئەم ورچە ئەیبەنە هەولێر، دیارە مۆمیایی ئەکرێتن و پارێزگاری لە جەستەکەی ئەکرێتن. ئەمە بۆ ئەوە هێنراوەتە خوارەوە. دیارە دوای هێنانە خوارەوەی لەلایەن تیمەکانی بەرگری شارستانی سۆرانەوە لاشەکەی برداوەتە هەولێر لە ساردخانە، لەوێ هەڵ ئەگیرێتن تاوەکۆی کاری مۆمیایی بۆ ئەکرێتن. دیارە ئەم ورچە ورچی قاوەیە، ورسێکی دەگمەنە لە ناوچەکە. پێشتریش دیارە ئەم ورچە بەهۆی لوقمەوە یەکێک لە قاچەکانی لێبۆبەوە. فەرمانگەی ژینگەی ئیداری سۆران ئاماژەی بۆدا هەر کەسێک لەسەری ساغ ببێتەوە کەوا ئەم ورچەی کوشتووە ئەوە بە بڕی 10 ملیۆن دینار سزا دەدرێتن، و ئەگەر ئەم هاوڵاتیەکەوە ئەم ورچەی کوشتووە لە سلکی سەربازی بێتن ئەوە سزاکەی بەپێی یاسا دووقاتەکرێتەوە. بەڵێ سەبارەت بە ڕەوشی گەشت و گوزاریش لە سنووری ئیدارەی سۆران، دیارە ڕەوشی گەشت و گوزاری بەردەوام گەشتیارێکی زۆر ڕوو لە ناوچە گەشتیاریەکانی ئیدارەی سۆران ئەکەن بە بەردەوامی لە ناوخۆی هەرێمی کوردستان و لە خوار و ناوەڕاستی عێراقەوە. تیمەکانی گەشتیاری بەردەوام گروپاتی گەشتیاری سەردانی ناوچە گەشتیارەکان دەکەن، ناوچە گەشتیارەکانی ڕەواندۆز و گەڵی عەلیبەگ و ناوچەی باڵەکایەتی. دیارە بەهۆی فێنچی و ساردی بەتایبەتی لە ناوچەی باڵەکایەتی ناوچەیەکی فێنکە و بەفریشی تیامێنێتەوە بەتایبەتی لە هاوینە هەواری پڕژەمە وای کردووە کە گەشتیارێکی زیاتر ڕوو لە ناوچەکە بکەن، بەتایبەتی ڕۆژانی پێنجشەممە و هەینی قەرەباڵغیەکی زۆر بەخۆیەوە ئەبینێ ناوچە گەشتیاریەکانی ناوچەی باڵەکایەتی. بەڵام ئەوەی بەگشتی گرفتە بۆ بەردەم کردی گەشتیاری و هاوڵاتیانی ناوچەکەش کە تووشی ناڕەحەتیەکی زۆر ئەبن، بەتایبەتی لە ڕۆژانی پێنجشەممە و هەینی بوونی قەرەباڵغیەکی زۆر لە ڕێگاوبانەکانی ئەم ناوچەکە، چونکە ڕێگای بەتایبەتی ڕێگای هامڵتۆن کە لە هەولێرەوە بۆ حاجی ئۆمەران درێژە بێتەوە نزیکەی 97 ساڵ بەر لە ئێستا لەلایەن ئەندازیارێکی شارستانی بەریتانی هامڵتۆن ڕێگاکە دروستکراوە. ئەم ڕێگایە هەمان ڕێگای ئەو سەردەمەکە بۆ ئەو جەنجاڵی و قەرەباڵغی ئێستا شیاو نییە. تاوەکو ئێستا حکوومەتی هەرێمی کوردستان نەیتوانیوە ئەم ڕێگایە لە یەکسایدیەوە بیکاتە دووساید، کەچی گەشتیاریش ڕۆژ بە ڕۆژ لە ناوچەکە لە فراوانبووندایەوە قەرەباڵغی زیاتر بەخۆی بینی. ئەم قەرەباڵغیە زۆرەی ناوچەکە لەگەڵ ئەم ڕێگا بەرتەسکە گونجاو نییە، بە حکمیەوەی کە مەرزی نێودەوڵەتی حاجی ئۆمەرانیشی لەسەر ڕێگای هامڵتۆن، ڕێگایەکی بازرگانی ڕۆژانە بە سەدان بار هەڵگر لە ناوچەکە هاتوتۆکەنمەوە ئەکاتن کە گەشتیاران و هاوڵاتیانی ناوچەکە شۆفێران بەگشتی تووشی ناڕحەتی زۆر ببن لە کاتی هاتوچۆکردنیان سەرڕای. ئەمەش چەندان ڕووداوی نەخوازراوی لەم ناوچەیە ڕووداوی هاتوچۆ ئەکەوێتەوە. ئەبینین ساڵانە چەندین ئۆتۆمبیل بەهۆی خراپی ڕێگاکەوە، بەهۆی بەرتەسچی و بەهۆی بوونی پێچی زۆر لە ڕێگاکەوە ئاکاتن کە چەندان ئۆتۆمبیل سەرڕای ئەوە هەر بکەونە نێو ڕووبارەوە، چکە بە زۆرینەی بە درێژایی ڕووبارەکە پاڵپشتی زۆر کەم هەیە لە ناوچەکە. سەبارەت بە ڕووداوەکانی خنکانیش لە ناوچەکە ئەم ساڵ ڕووداوەکانی خنکان لە سنووری ئیداری سۆران بەڕێژەی سەرچاو لە ساڵی ڕابردوو بەرز بوونەتەوە. زۆرینەی ئەو هاوڵاتیانەی کە لە ڕووبارەکانی ئیداری سۆران خنکاون گەشتیارن. دیارە گەشتیاران بەهۆی ناشارەزاییان لە ناوچەکە نەبوونی شارەزاییان لەسەر ڕووبارەکەەوە پابند نەبوونیان بە ڕێنماییەکان وای کردووە بکەونە نێو ڕووبارەوە یاخود لە کاتی مەلەکردندا تووشی ڕووداوی خنکان ببن. ئەم ساڵ 12 حاڵەتی ڕووداوی خنکان لە ئیدارەی سۆران تۆمار کراوە کە تاوەکو ئێستاش یەکێک لە منداڵەکان تاوەکو ئێستا تەرمی نەدۆزراوەتەوە.
دیارە لە زۆرێک لە ڕووبارەکان تابلۆ هەڵواسراوە کە ئەم ڕووبارانە شیاو نین بۆ مەلەکردن، بەڵام سەرەڕای ئەمەش هاوڵاتیان پابەند نەبوونە بەم ڕێنمایانە و تووشی ڕووداوی خنکان بوونە. سەبارەت بە بوونی تۆپبارانەکان لە سنووری ئیدارەی سۆران، دیارە وڵاتی تورکیا بەبوونی بە بیانووی هێزەکانی پارتی کرێکارانی کوردستان پەکەکە بەردەوام ڕۆژانە و شەوانە لە ناوچەکە تۆپباران و بەردومان هەیە، بە تایبەتی لە ناوچە سنووریەکانی برادۆست و سنووری قەندیل. ڕۆژانە لەم ناوچانە تۆپباران و بەردومانی وڵاتی تورکیا بەردەوامی هەیە. ئەمەش زیانێکی زۆری بەر هاوڵاتیان و گۆنشینانی ئەو ناوچانە گەیاندووە، بە تایبەتی ناوچە سنووریەکانی برادۆست و کوێستانەکانی سنووری قەندیل لە ناوچەی باڵەکایەتی بە حکمی ئەوەی کە ساڵانە ڕەوەندێکی زۆر ڕوو لە ناوچەکەکەن، چونکە بۆ ئاژەڵداری هاوڵاتیان ئەسنە ئەم ناوچە کوێستانی و فێنکانە ئەمە زیانێکی زۆری بەر هاوڵاتیان گەیاندووە. سەرەڕای ئەمە کە بە هەزاران دۆنم لە پوش و پاوان لە ناوچەکە ئاگری بربۆتێ بەهۆی بوونی تۆپباران و بەردومانی بەردەوام و نەتوانراوە ئەم ئاگرانە لە هیچ کاتێکا کۆنتترۆل بکەن بەهۆی بوونی مەترسی شەڕ و نائارامی بەردەوام لە ناوچەکە. سەرەڕای ئەوەی کە زیاتر لە 120 گوندی ناوچەی برادۆز بەهۆی ئەو شەڕ و نائاڵۆزیە بەردەوامانەی کەوا چەندین ساڵە لە ناوچەکە بەردەوامی هەیە چۆڵ بوونەوە ئاوەدانیان تیادا نەماوە. سەرەڕای ئەوەش چەندین هاوڵاتی ناوچەکە شەهید و بریندار بوونە. بەڵام تەواوی زانیاریەکان بوون لە سنووری ئیدارەی سۆران. زۆر سپاس بۆ هاوکارمان کاک ئازاد ئۆمەراوایی، سپاس بۆ زانیاریەکانت.